خۆم بە خۆشحاڵەزانم لە خزمەت جەنابتانە لە ئەڵقەی یەکەمی بەرنامەیەکی نوێدا کە پشتیوان بەخوای گەورە بەتەمای لە خزمەت جەنابتانە لە کەناڵی ئاسمانی پەیام و پێشکەشتانی بکەین کە زنجیرە ئەڵقەیەک دەبێت تایبەت بە چیرۆک یاخود بەسەرهاتی بوونەوەر بەگشتی ئەو بوونەوەرەی کە خوای تەبارەک وەتەعالا دروستی کردووە سەرەتای ئەم بوونە چۆن دەستی پێ کردووە پێش بوونەوەر چی هەبووە ئەم بوونەوەرە بەرەو کوێ دەڕوا ئەوەی کە ئێمە خوای گەورە ئاشنای کردوین پێ یاخود هەواڵی پێداین ئەم بوونەوەرە لە چی و چی پێک دێ چەنی ئێمە دەیبینین چەنی نایبینین ئەو هەواڵە غەیبیانەی کەوا لە ڕێی قورئان و سنەتی پێغەمبەری خوا و سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێمان گەیشتوون چەندن چەندی ڕاستە و باسی بوونەوەر بەگشتی لە قورئانە یاخود لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یا لە ڕوانگەی تێگەیشتنمان لە ئیسلامەوە ئەبێت چۆن بێت و بە پێی تواناش هەوڵەدەین کەوا ڕاستی یاخود سەلمێنەری ئەو ڕاستیانەی کە قورئان و سنەت بووی باسی کردوین ئەمڕۆ لە زانستی نوێیە یەکلای بکەینەوە و عەرزی جەنابتانی بکەین بە پشتیوانی خوای گەورە سەبارەت بەوەی کەوا سەرەتای ئەم بوونەوەرە چییە ئیسلام چۆن بۆمان باز دەکات طبعاً هیچ ئاینێکی ئاسمانی تر چ جای فکرە دنیای و دروستکراوەکانی زادەی کە زادەی فکری بەشەرن هیچ کام لە بیر و باوەڕەکانی تر لە ئەفکارەکانی تر لە ڕێبازەکانی تر نەیانتوانیوە وەکو ئەوەی کە ئیسلام بۆ چوونێکی کامڵ و گشتگیری هەبێت بۆ ئەم بوونەوەرە هیچ کامیان نەیانتوانیوە چارەکی ئەوەش زانیاری و معلومات لەسەر بوونەوەر و ئەسڵی بوونەوەر و سەرەتای بوونەوەر و ئەوەی کە بوونەوەری لێ پێک هاتووە بە مرۆڤەکان بگەێنن وەکەوەی کە لە ئیسلامە باس کراوە ئەسڵی مەسەلەکەش لەوەیان نییە کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت کە پەروەردەی ژینگەیەکە مەکتەبێکی سەرەتاییشی تێدا نەبووە قوتابخانەیەکی سەرەتایی تیا نەبووە نە متەوەسەی خوێندووە نە ئیعدادی خوێندووە نە زانکۆی خوێندووە ئەسڵەن ئەو شارەی کە پێغەمبەری خوای تیا بۆ سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەو کەش و هەوایی کە ئەوی تیا هاتۆتە دنیا و ئەوی تیا پەروەردە بووە ئەگەر هەڵکەوتایە کەسێ بیزانیان نامەیەک بخوێنێتەوە یان نامەیەک بنووسێت ئەوە ئیتر پەنجەی بۆ ڕائەکێشرات لە ناو جەوێکی ئاوایە لە ناو بیئەیەک قەومێکی نەخوێنەوارە کە قەومەکە ئومین و پێغەمبەرەکەشمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێغەمبەرێکی نەخوێنەوارە کە هەموو جار دەیڵێم و دەڵێم نەخوێنەواری بۆ هەموو کەسێک نوقسانی و عیبە تەنها بۆ شەخصی پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم بەڵگەی سەلمێنەری ڕاستی پێغەمبەرایەتێکەیەتی ئەگەر کابرایەکی خوێنەوار بوایە و لە لای چەند مامۆستایە دەرزی بخوێنایە و چەند کتێبێکی ئاسمانی پێشووتی بخوێنایەتەوە چەند کتێبێکی فەیلسوف و زاناکانی پێشتی بخوێنایەتەوە چەند شار و مەملەکەتێک بە خوێندنەوە بگەڕایە یان و کاکە خۆی کابرایەکی لێزان بووە خۆی کابرایەکی بلیمەد بووە خوێنەواریکی باشی هەبووە مامۆستای باشی هەبووە ئەم عیلمیان فێر کردووە بەڵام ئەو زانیاری کە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە ئێمەی گەیاندووە نە هیچ کتێبێکی تر پێشتر باسی کردووە بە توولی تاریخ نە هیچ زانکۆ و مامۆستایەک پێشتر پێی گەیشتووە نە لە هیچ تاقیگەیەک توانیوانە ئەوە بسەلمێنن نە بە عەقڵی بەشەرێکی شادێت کە کەسێکی نەخوێندەواری ئاوا بتوانێت عیلمێکی ئاوا وردەکارێکی ئاوا لەسەر بوونەوەر لەسەر کەون لەسەر سەرەتای دروستبوونی کەونمان پێ بگەێنێت بەڕاستی ئەمانە ئیشەڵڵا کە دین و باسیەکەین هەر هەموو سەلمێنەری ڕاستی ئەوەی کەوا ئەو قورئانە کەلامی خوایە خالق و بەدیهێنەری ئەم بوونەوەرە خۆی بۆی ناردوین خۆی بۆمان وەفەکات و پێغەمبەری خوش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە ئەمانەت ئەو حەقایقانەی گەیاندووە و هەرچیشمان پێگەیشتە بێ بە سەلماندن کە ئەمە فەرموودەی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکو چۆن باوەڕمان بە قورئان هەیە بۆ زانیارانی کە لەناو قورئانە بە هەمان شێوەش باوەڕمان بە فەرموودەکانی پێغەمبەری خوایە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە باسی بوونەوەرمان بۆ ئەکات من هەموو جار دەڵێم ئەم قورئانە 1400 دانە ساڵ زیاترە هەزاران زانا و پیاوی گەورە و عالم و پرۆفیسۆر هەرچی دەیسەلمێنن سەیرەکەن مطابقی قورئانە هەتا ئیسا زانیاریەکی حاشا هەڵنەگر نییە کە سەلمێندا بێ مخالیفی یەک نەسی قورئان بێت شتێکی وا نابینیت
ئەوەی قورئان بۆمان باز دەکات زۆر فەرقی هەیە، زۆر جیاوازە لەگەڵەوەی کەوا تەنانە کتێبە ئاسمانیەکانی کە ئەمڕۆ لە بەردەستان و باسیەکەن. مەسەلەن لە تەوراتە باز دەکات دەڵێ خوای گەورە دەستی کرد بە دروستکردنی عەرز و ئاسمانەکان لە 6,000 ساڵ لەمە پێشە، حتا بە سەعات دەڵێ لە سەعات 6 بەیانی ئەوەندەی مانگە 6,000 ساڵ لەمەوبەر خوای گەورە تەواو بوو لە دروستکردنی عەرز و ئاسمانەکە. ئەمە لە ئیسلامە شتی وامان نییە. ئەمە لە ئیسلامە شتێکی ئاوە دیاری ناکات بەو شێوەیە. لە ئیسلامە بۆمان باز دەکات ئەڵێ ئاسمانەکان و زەویم لە ماوەی 6 دانە ڕۆژە دروست کردووە. ئەمە دوایی دێنە سەری بە تەفسیل باسی ئەەکەین، نەک بڵێ 6,000 ساڵ لەمە پێش دروستم کردووە، ئەڵێ پێچوونی ئەو ماوەی کە پێچووە 6 دانە ڕۆژ بووە. بەڵام ئەگەر ئێمە بینولێکی بینەوە لە 6 ڕۆژە فی ستەتی ئەیام خوا فەرمێ من عەرز و ئاسمانەکانم دروست کردووە. باشە پێشەوەی زەوی دروست ببێت، پێشەوەی ئاسمان دروست ببێت، شەو و ڕۆژ خۆ هەر نەبووە، خۆ ڕۆژ و شەو نەبووە. ئەم ڕۆژانە بە ڕۆژی کەی، بە ڕۆژی کوێ کە خوای گەورە ئەفەرمێ فی ستەتی ئەیام لە ماوەی 6 دانە ڕۆژە من عەرز و ئاسمانم دروست کردووە، هێشتا زەوی خۆی دروست نەبووە. تاکو زەوی نەبێ و بخولێتەوە شەو ڕۆژ دروست ببێ، ئێمە ناڵین شەو ڕۆژ، کەواتە ئەو ڕۆژەی کە خوا باسیەکەم ڕۆژە نییە کە لەسەر زەوی بە 24 ساعت حسابیەکەین. دوای ئەوە ئێمە لە قورئانە لە چەندین نمونەیەکەیە پیشانمانە دەخوای گەورە فەرمێ ئین یوما عند ربک کألف سنة مما تعدون. یەک ڕۆژ لە لای پەروەردگارەی 1000 ساڵە لەو ساڵانەی کە ئێوە حسابیەکەن. لە شوێنێکەیە ئەفەرمێت في يوم كان مقداره 50,000 سنة، لە ڕۆژێکە کە درێژەکەی 50,000 دانە ساڵ بێت. کەواتە زەمن قیاسێکی نسبیە لە قورئانە. خوای تەبارەک وتەعالا کە باسی ڕۆژێکمان بۆ کامە بەسی بە ڕۆژی 24 ساعتی نییە، چونکە خالقەکەمان خالقی بوونەوەرە، خۆی ئەمەی ناردۆتە خوارەوە بۆمان، ناکرێتەوە هەڵانەی کەوا لە تەورات و ئینجیل لە دروستکراوە هەڵبەسراوەکانە تایەتی. ناڵێن ئەو تەوراتی کە بۆ موسا هات چونکە ئەویش غەڵەتی تیان نییە، ناڵێن ئەو ئینجیلی کە بۆ عیسا هاو سەلامی خوایان لەسەر بێت چونکە ئەویش هەڵەی تیان نییە. بەڵام ئەو تەورات و ئینجیلی کە قەشەکانی مەسیحی و جوولەکان بە ئارەزوی خۆیان دەستکاریان کردووە، وای لێ هاتووە بۆ بە مای گاڵتەجاری ئەوانەی کە خۆیان بە زاناکانی ئەمڕۆدانن، ئەم خرافیاتانی کە لێرە باسەکرێ 6,000 ساڵی چی تەمەنی 6,000 ساڵ. ئێمە بەحسە جیۆلۆجیەکانمانەی سەلمێنێ کە تەنها گۆی زەوی ئەوەی کە ئەمڕۆ لە بەردەستمانایە تەمەنی لە 4 ملیار ساڵ زیاترە، خۆر تەمەنی لە 5 ملیار ساڵ زیاترە. ئەوان ئەڵێن ئێمەمان بە زانیاری سەرمان دویسە تۆڵی 6,000 ساڵ بەم ساڵانی خۆمان 6,000 ساڵ لەمە پێش گۆی زەوی دروست بوو، دنیا دروست بووە، ئاسمان دروست بووە، لەبەرەوە بەمای گاڵتەجاریان. بەڵام ئەوەی کە قورئان باسیەکە زۆر لەوە گەورەترە. قورئان کەس نەیتوانێت کەلیمێکی لێ بگۆڕێ. خوای گەورە چۆنی ناردۆتە خوارەوە ئاوایە، لەبەرەوە حەقایقەکانی کە تیا دەستکاری نەکراوە. جا باشترین کەسێکیش کە ئامێرێ دروست کە کەتەلۆکی لەگەڵا بنێرێ ئەو کۆمپانیایە یاخود ئەو مهندسەیە کە یەکەم جار دروستی کردووە. بۆیە معلوماتی خوای گەورە لەسەر بوونەوە بەندەکانی خۆی لێ ئاگادار کاتەوە. زۆری فەرقە لەوەی کەوا سێ-چوار زاناچن لە مختبەرێک کە ئەمڕۆ شتێکە فەرمێنن بەیانی بۆیان دەرەکەی وان نەبوو، غەڵەت بوو، بەیانی نەظەریەکی ترێنن، بیردۆزەیەکی ترێنن، پاشان ساڵێکێکی کێ ئەوەی ئەوانش بە درۆ خاتەوە. نە، ئەوەی ئێمە کە لە بەردەستمانایە، ئەو زانیارانی ئێمە لە بەردەستمانایە زانیاریەکی حاشە هەڵنەگرە، کەتەلۆکێکە لەلایەن بەدیهێنەر و خوڵقێنەری بوونەوەر خۆیەوە بۆمان نێردراوە. لەبەرەوە ئێمە بە بێگومان بەبێ هیچ دوو دڵیەک ئەو حەقایقانە تەرحەکەین، باسیەکەین، ئەڵێن خوای بەدیهێنەری بوونەوەر ئەم زانیارانی بۆ ئێمە ناردووە لە ڕێی قورئانەوە کە کەلامی خۆیەتی، لە ڕێگەی محەممەدەوە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە نێردراو پێغەمبەری خۆیەتی و ئەو زانیارانش پارازراون. ئەوتان لە بەردەستمانە 1400 و ئەوەندە ساڵە هەتاکو ئیسەکانە ئەو قورئانە ئەلفێکی لێ نەبووە بەیایەک یا ئەکی لێ نەبووە بەبایەک. بۆیە بە متمانەیەکی تەواو بەبێ هیچ دوو دڵیەکەوە هەرچیمان هاتە بەردەست لە زانیاریەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێن ئامنا به كل من عند ربنا، باوەڕمان پێێتی هەر هەمووی لە لای پەروەردگارمانەوە. جاری وا هەیە لە کاتێکا کە ئێمە ئەم زانیاریانە دەخوێنینەوە باوەڕمان پێێتی لەوانەیە هەندێک لەو زانیاریانە لامان غەریب بێت، لامان نامۆ بێت، لەوانەیە ئەم عەقڵەی ئێمە ئەمڕۆ بڕی نەکات، بەڵام چونکە لەلایەن خواواتوەڵێن هەی پەروەردگارە هەرچەنە ئێمە وەکو عەقڵمان وەکو ئەو معلوماتی ئەمڕۆ لە بەردەستمانایە ئەمە بڕ ناکات، بەڵام چونکە لەلای تۆوە هاتوومە باوەڕمان بەوەی تۆ هەیە، هیچ دوو دڵێکمان لەوایە نییە وەکو خۆی باوەڕمان پێێتی ئیمانمان پێ. لەوانەیە ئەمڕۆ نەتوانێت مێشکی ملێکی باتەوە، یعنی چی؟ لەوانەیە کابرایەک کە 1430 ساڵ لەمە پێش لە خزمەت پێغەمبەری خوایە بۆ سەڵ سەلەم، کاتێک کە پێغەمبەر سەڵ سەلەم قورئانی بۆ خوێندەوە، ئاەتی بۆ خوێندەوە، ئەی فەرموو والأرض بعد ذلك دحاها،
أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم والأرض بعد ذلك دحاها لدواء أخوي جورا أرض خصوت الشيوي دحيوة دحاها يعني خصوت الشيوي دحيوة دحية الآن برو لبصرة حتى أمره لشاري بصري عراقي بهلكالن دحية حتى أمرش بهلكي نعامة برو قاموسك ونكان خيونروا دحية يعني بيض النعامة هلكي نعامة بيانوتو دحية أخوي جورا فرمد أرزم خصوت الشيوي دحيوة 1400 دانا صار لمو بيش كابرا خيونيتو لا عجيبو أم زاوية تختي ما روين ريكو بيك لبردم مانا تختو أما الشاخي تيها وما دولي تيها بلام هيلكا علاقي تيها بالزاوية شيوي هيلكا وشيوي الزاوية أمانة كجا مرحبا بلام لقلوا زانيوتي للاي پروردگاريتي نيوتوا أي بيغمري خوا آخر زاوية هيلكا شي مناسبتك هي لبينيانا خواي قورا فرمي والأرض بعد ذلك دحاها أرزم خصوت الشيوي هيلكا بلام إيما أمر زانين كأما حقيقتك كتن أمر رافتا كجوي ذوي خرنية بطاوتي بولكو مفلطحة من جانبين لشيوي هالكيكي طاوتيايا نقوكو طوبش طاوتي خربي شيوي خريتيايا بلام خريكي طاونا كلا صياصة بازني خربت بولكو باشترين ونزكترين شيوي لشيوي جوي ذويوا شيوي هالكيا أما قرآن أو باسكا ياخد كاتك القرآن بمان بعضك فرمي والسماء بنيناها بأيد وإنا لموسعون عثمان ما بدأ في خوما درس كرو حتى ببانيكي كابرات سيري عثمانك عثمان بان نابي عثمان ناكشو بلام نيوتو باورم بمآياتنيا يعني شي عثمان هركشي عثمان وإنا لموسعون ببردوامي إما بانيكين أي كشينين خواه سيري عثمانك بخومان باو بابي من أسير كان هذا شوني خواه هرول عماش خريطي عثماني شان هزار صالح لو بيش دقلي سياسير كي هروكو يقوايا عثمان كوا أكشي بەڵام ئەمڕۆ بۆمان دەرەکەوێت کەورترین زانیاری کەون ئەوەیە کەوا دۆزیوانەتەوە عاسمان لە کشانایە کە ئەو تەقینەوەی یەکەم جار کە ئەم عاسمانەی هێناوەتە بوون و ئەم بوونەوەرەی تیا دروست کردووە بەردەوام ئیساژە کشێ نمونونەکەشی وەکو نمونەی وایە میزەڵانێک بێنی کۆمەڵی خاڵی لەسەر دروستکەیت بە ماجیکێک دوایی فوو بکەیتە میزەڵانەکە سەیرەکەی خاڵەکان هەر هەمووی لەیەکتر دوورەکەونەوە ئەمە جوانترین نمونەی چییە کشانی عاسمانە وەک چۆن میزەڵانەکە ئەکشێت سەیرەکەی خاڵەکانی لێک دوورەکەێت و ئاسمانیش زانەکان ئەڵێن بە هەمان شێوە ئەکشێت جەواشە پێغەمبەرێکی نەخوێنەوە سەلات و سەلامی خوای لەسەر بێت کێمەی فێر کرد کێ باسی خڕێتی زەوی بۆ کرد خوای گەورە فەرمێ یوکەویڕ اللەیل عەلە النەهار ویوکەویڕ النەهار عەلە اللەیل یوکەویر لە کوڕەوە هاتووە کوڕە یعنی تۆپ یعنی تۆپێکە هەبێ ئەگەر لایەکی ڕەشکەیت و لایەکی سپیکەیت تۆپەکە ئاوە خلکەرەوە ڕەشەکە بەسەر سپێکەیە دێ سپێکە بەسەر ڕەشەکەیە دێ ڕەشەکە بەسەر سپێکەیە دێ خوای گەورە ئاوەسی گۆی زەویمان بۆ کە شەو و ڕۆژی گۆی زەوی كثير توانم تعبير جوانا لهزار وأما توصل دو أما دصال لمو بيشا تعبيري كي أو جوابي أجر خالق بديه نري جوي زويو دروس كري شو رجك خوي نبات يكور الليل على النهار الله الرشكة بصر سبيك أخلك مو سبيك بصر الرشكة يعني الرج بصر شو أخلك مو شيش بصر رجك أما براسي ما يعجزك هم لناحي أدبي وكذا ذاني تعبير أو بجواني بينه كأم قرآن خوان كشلو خوان بريوتاي ثنات وأن سورته وسورة كاني قرآن دروس كان أو قرآنه كأفتا برويته هجر زان كويكوا ديان دكتور وأستاذ تيا خواني ما دسير الدكتورة كاني لسر يقو شيء قرآن هنا ولا لسر يقتاقو شيء قرآن أما بين الخنواري إشي أو ناكله روج لدواي روج حرشي حقائق كوني كان هيتو زياتر بو بسلميني كأمل شيء هيا لا قرآن هيا أما كلامي خوايا بوي مش آوى إيمان مان بيتي روج لدواي روج خواي قولا فمثنوريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق خوا فرمي لآسويا لمستقبلا لدوا روج بروج مبشان يعني إنك أو آياتاني ما حقا هل بسراونية محمد خوي توانيو تشتيوا دروسكا نبختاني بدمي خواشو كردوا نخوشي هي أو يبتواني معلوماتي هي آوى بينت باش جا دوای ئەم پێشەکی و دوای ئەم ڕاستی بابینە سەر ئەوەی بزانین وەکو ئەوەی کە دین بۆ ئێمەی بازەکات ئاینی پیرۆزی ئیسلام وەکو ئەوەی کە قورئانی پیرۆز بۆ ئێمەی بازەکات پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بۆمانە گێڕێتەوە با بزانین سەرەتای ئەم بوونەوەرە چی بوو چۆن بووە کەی دروست بووە چۆن دروست بووە سەبەبی دروست بوونەکەی چی بووە هاوڵانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کۆمەڵێکی مێشک قەپات و مێشک دۆگما نەبوون مێشکیان قەپات کردبێ و شتیان بەڵکو سوئالی زۆر غەریب و عەجیبیان لە پێغەمبەری خوا کردو سەڵام چەند جارم پرسیاریان لە پێغەمبەر کردووە
یەکەم جار جاری وا بوو پرسیارێن لە پێغەمبەر یا ڕەسوڵ پێشەوەی خوا هیچ دروستکراوەکانی دروستکرا خۆی لەکوێ بووە؟ ئەی خوا پێشەوەی ئەم شوێنانە دروستکا و شتانە عەرشی خۆی دروستکات و کورسی خۆی دروستکات و ئاسمانانە دروستکا و بەهەشت دروستکا و جەهەنەم دروستکا و چی دروستکا ئەی خۆی لەکوێ بووە؟ لە حەدیثێکە پێمان گەیشتۆ کە فەرمێ سەحابەکان بە پێغەمبەری خوان و سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئەین کان الله قبل أن يخلق خلقه خوا لەکوێ بوو پێشەوەی مەخلوقاتی خۆی دروستکات؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە وەڵامە پێی فەرموون كان في عماء ما فوقه هواء وما تحته هواء ثم خلق عرشه على الماء. فەرمێ خوای گەورە پێشەوەی هیچ کام لە دروستکراوەکانی دروستکات لە عەماء بوو. عەمایش هەنگێک گەڵێن یعنی بەتاڵای یعنی بۆشای یعنی هیچ شتێک نەبوو، هەنگێکی ژەڵێ یعنی سەحاب یعنی وەکو هەور وەکو پەڵە هەورێ، هەنگێک گەڵێن یعنی هەوا. مهم عەما یعنی بەتاڵای شتێک نەبووە، هیچ بوونێک نەبووە، یەک شت لەگەڵ خوایە نەبووە. خوای گەورە بوونەوەری دروست کردووە، پاژۆ عەرشەکەی خۆی خستۆتە سەر ئاو دروستی کردووە، عەرشەی خۆی کە دروستی کردووە خستۆتە سەر ئاو. ثم خلق عرشه على الماء پاشان عەرشی خۆی لەسەر ئاو دروست کردووە. ئەوەی کە زانایانی ئیسلام لەسەری کۆکن لە ئاەتەکان و لە فەرمودەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێت بۆیان دەرکەوتووە کە یەکەم دروستکراوێک کە دروستکراوی خوا بێت و ئێمە بیزانین بۆمان باس کرابێت کە پێغەمبەر سەڵات بۆی باس کردوین عەرشی خوایە. خوای گەورە یەکەم جار خۆی پێویستی بە هیچ نەبووە، مستەغنیە لە هەموو دروستکراوێک، بەڵام ویستێتی بناسرێت گەورەی و عەزەمەتەکەی بزانرێت. خوای گەورە نە ئەوەڵی هەیە نە لە پێش ئەوەڵێتێکەشیەوە هیچی کە هەبووە. هو الأول فليس قبله شيء. سەرەتای هەموو شتەکان هەر ئەڵڵا بووە، لە پێش ئەڵڵاوە شتێکی کە نییە، سەرەتایەکی کە نییە. وهو الآخر فليس بعده شيء. لە دوای خواشەوە شتێکی کە نییە. وهو الظاهر فليس فوقه شيء. لەسەر و هەموو شتەکانی شێتی لەسەر و خواوە هیچ شتێکی نییە. وهو الباطن فليس دونه شيء. خوای گەورە ئیحاطەی بە هەموو شتەکانیش کردووە، خوا پەنامان بە لە جگە لە خوا هیچی تر نییە. کەواتە قووەت و هێز و دەسەڵاتی خوا هەر لە ئەزەلەوە صفاتی ئەزەلی خوا بوون لەگەڵ ذاتی پەروەردگارە هەر هەبووە. بەڵام خوای گەورە ویسێتی بناسرێت، ویسێتی بناسرێ و ئەم ذاتە و ئەم عەزەمەتە و ئەم صفاتە گەورە عەزیمانە بێنمونە و بێوێنانەی بناسێ بۆیە کە مەخلوقاتی دروست کردووە. جاری یەکەم مەفهەم لە مەظاهری دەسەڵات و عیلم و قودرەتی خۆی کە کردوێتی دروستکردنی عەرشێ بۆ خۆی، عەرشەکەشی لەسەر ئاو دروست کردووە. ئێمە هەوڵە دەین لەم کورتەیە کە ئیسا ماوە لەم ئەڵقەیەدا بە کورتێک باسی عەرشی خوا بکەین، بزانین عەرشی خوا چییە. طبعاً ئەم عەرشە پێش ئاسمانەکان بووە، پێش دروستکردنی عەرش و ئاسمانەکان و بوونەوەر و گۆی زەوی و مەخلوقات و پێشەوەی هیچ دروستکە ئەوەی کە بۆمانە گێڕێتەوە پەروەردگار خۆی یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بۆمانە گێڕێتەوە، ئەڵێ دروستکردنی عەرش بووە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة وكان عرشه على الماء. أفرمي خوي تبارك وتعالى تقديري همو فريش همو بونور أو بونوري كدروسيكا بيج أو دروسيكا ب50,000 دانە ساڵ تقديري همو أم بونورة شوني دروسكا بپێی چ علم دروسيكا بپێی چ قدرت دروسيكا چەند بخاينێ لە بەسیترین وردەکاری هەتا گەورەترین شتی هەر هەمووی ئەفەرمێ بە 50,000 دانە ساڵ، نەک بەم ساڵانی کە لای ئێمەی خوازانێ بە چ ساڵێک، بە 50,000 دانە ساڵ پێشەوەی هیچ کام لە زەوی و لە ئاسمانەکان دروستکە تەقدیری هەر هەمووی نووسیوە لە کتابێکا لە لای خۆی هەر هەموو نووسیەتی لە کاتێکا کە عەرشەکەی لەسەر ئاو بووە. یعنی 50,000 ساڵ پێشەوەی ئەم بوونەوەری کە ئێمەی تیا ئاژین، 50,000 ساڵ پێشەوەی دروستیکە تەقدیراتی هەر هەمووی نووسیوە. کاڵە تەقدیرات یعنی چی؟ یعنی تەنانەت ئەوەی تایەکەوە گەردیلەیەک چەند ئەلەکترۆنی بە دەورە ئاسوورەتەوە، ناوکی گەردیلەکە چەند پرۆتۆن و نیۆترۆنی تایە، ئالەمەوە بیگرە هەتاکو گەڵایە کە لە دارێکێتە خوارەوە، هەتاکو ئەم گۆی زەویە کە چی لەسەر دروست دەبێ، چی مەخلوقات لەسەر دروست دەبێ، ڕستی ئەم مەخلوقاتانە، ئەجەلی ئەم مەخلوقاتانە چۆن دێن، چۆن ئەڕۆن، سەرەتای لەکوێ بێ، کۆتایی لەکوێ بێ، سەرەتایان بوونەوەرە بەچی دەست پێکا، هێزەکەی کەوا پێی دروست دەکات چەند بێ، ئەجەلەکەی چەند بێ، هێزەکەی کە پێی لە ناوە با لە چ کاتێکا لە ناو ئەچێت، ئەم گۆی زەویە بە دەوری خۆرا بخولێتەوە، خۆر بە دەوری خۆیان خوێتەوە، هێزی گەرمی خۆر چەند بێت، مسافەی دووری گۆی زەوی لە خۆرەوە چەند بێت، هی هەموو ئەسێرەکان، هەموو مەجەڕاتەکان،
هەموو ئەوەی کە لەم بوونەوەرەیە ئەیزانین و نایزانین، ئەوەی عیلممان پێ هەیە ئەوەی عیلمان پێی نێ و لە لای خوا هەیە، هەر هەمووی نووسراوە بە 50,000 ساڵ. ئەم حەدیثە صحیحە ئیمامی مسلم بۆمانە گێڕێتەوە. ئەفەرمێ خوای گەورە تەقدیری هەموو مەخلوقاتەکانی خۆی، عیلمەکەی هەر هەمووی، ئەو کەتەلۆکەی کە لەسەری ئەو بەرنامەی ئەو خەریتەی کە لەسەری دروست ئەکا بە 50,000 ساڵ نووسیەتی پێشەوەی هیچی دروست کات. بەڵام لەو کاتێک کە ئەمی کردووە ئەو کاتە عەرشەکەی دروست کرده بوو، عەرشەکەی خۆی هەبووە، عەرشەکەشی لەسەر ئاو دروست کردووە. یعنی ئەبێ ئاوێک هەبێ عەرشی خوای لەسەر دابرابێ. ئەمە خوای گەورە لە قورئانە لە چەند شوێنە پێمان فەرمیوە کانە عەرشه عەلە الماء. کەلیمەی عەرش لە قورئانە خوای تەبارەک وەتەعالە باسی عەرشی خۆی لە 21 جێگەیە کردووە. لە 21 جێگەیە خوای تەبارەک وەتەعالە باسی گەورەی و عەظەمەتی ئەم عەرشەی خۆی کردووە. علەمای ئیسلام متفقن لەسەرەوەی کە خوای گەورە هیچ شتێکی دروست نەکردووە لە دروستکراوەکانی هێندەی عەرشی خوا گەورە و عەظیم بێت. خوای گەورە بە عەرش العەظیم، بە عەرش المەجید، بە عەرش الکەریم ناوی ئەبات. گەورەترین مەخلوق کە دروست کرابێ خوا دروستی کرد بێ ئێمە بیزانین لە گەورەی و لە پانتایی و لە عەظەمەتیە عەرشە. هیچ دروستکراوێکی کەی نییە کە ئێمە بیزانین هێندەی عەرشی خۆی گەورە بێ، عەرشەکەشی وا لەسەر بەحر، وا لەسەر ئاو. باش کەواتە عەرش لە پێش هەموو بوونەوەرەکانە دروست کراوە. گەورەی عەرش چەنە؟ خوای گەورە خۆی نەبێ کەسی کە نایزانێ، بەڵام ئەوەی کە ئێمە بیزانین ئەم ئاسمانەی کە ئیسا ئەم زەوی ئێمە تیا ئەژین نقطەیەکە لە بەحرێک مەگەر خوا بزانێت چەند گەورە بێ کە پێوتی ئاسمان. ئەوەی عیلمی ساز تا ئیسەکانە خەریکێتی ملیارات ملیارات ئەستێرەی وەکو زەوی لە ئاسمانە دیوە تەنها لەناو مەجەڕەکەی خۆمانە. مەجەڕەی خۆمان تۆپەڵی ئەستێرەی لە ئاسمانە کۆبێت و دوای لە باسی ئاسمانەکانە باسیەکەین. گۆی زەوی نقطەیەکە، خۆر و مەجموعی خۆر نقطەیەکە لەمە. لە ئاسمانە ملیارات ملیارات وەکو ئەم مەجەڕە وەکو ئەم تۆپەڵە ئەستێرەی خۆشمانی تەیە کە پێوتێ مەجەڕی دەربتەبانە. ئەوەی کە ئیسا ئەمان زانیویانە لە ئاسمانە بە خێرایی تیشک مەساحەی تەقریبەن 14 بۆ 15 ملیار ساڵی تیشکی لەم سەری گەردوونەوە بۆ ئەو سەری گەردوون شارەزان. یاخود ئەڵێن 13 ملیار و نیو ساڵ لەمەوە پێش ئەم تەقینەوەی دروست بووە ڕووی داوە کە ئەم بوونەوەرە یاخود ئەم ئاسمانی کە ئێمە تیاین هێناوێتی بوون. بەڵام ئەوەی کە قورئان بۆمان باز دەکات، ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان باز دەکات، ئەفەرمێ ئەم ئاسمانەی کە ئێمە هێشتا نازانین ئەوڵەکەی لەکوێوە دەست پێکا و کۆتاییەکەی لەکوێیە، هەموو زاناکان بەم هەموو تەلسکۆپ و ساڕوخ و عیلم و تەکنۆلۆژیا تا ئێستا نازانین خەریتەی ئاسمان کێشە، نازان ئەوڵەکەی لەکوێوە دەست پێکا و کۆتاییەکەی. قورئان پێمان دەڵێ ئەم ئاسمانە بەسەرها ئاسمانی یەکەمە. ئەم ئاسمانە تەنها ئاسمانی یەکەمە، نزیکترین ئاسمانە لە دنیاوە. پێمانە فەرمێ ئاسمانەکان خۆیان حەوتن، بێجگە لەم ئاسمانە شەشی تر هەیە. ئەم ئاسمانانەش تەشبیه نەبەوەی کە زۆری عولەما باسیەکەن، بە تایبەتی دکتۆر زەغلول نەجار کە یەکێکە لە گەورەترین عالمەکانی ئەم سەردەما ئەوێت باسی علمی، یەکێکە لە گەورەترین پرۆفیسۆرەکانی ئەم سەردەما لە قورئان شارەزایە و لە علمی مادیاتی شارەزایە، ئەڵێ ئەوەی کە قورئان بۆمان باز دەکات ئەم حەوت طەبەق ئاسمانە وەکو چۆن ئەڵقەکانی پیاز وان لە ناو یەکە، ئەڵقەکانی پیاز ئەڵقە بە ئەڵقە ئەوتان لە ناو یەکە، یعنی ئەم تۆکڵیان دەوری ئەو تۆکڵی کەیاوە، ئەوی کە ئەو تۆکڵی کە دەوراوە ئەفەرمێت کەوا حەوت طەبەق ئاسمانەکە ئاوە یەک تەوقی ئەوی کەیاوە، یەک تەوقی ئەوی کەیداوە. و ئێمە چونکە واین لە ناو ئاسمانی دنیا، یعنی هەر هەو ئاسمانەکەی تروان لە دەوری ئێمە، چونکە ئێمە وتاین لە ناو چەقیانە لە ناویانین، ناڵین گۆی زەوی چەقی ئاسمانی یەکەمە یاخود مەجموعەی شەمسی. بەڵام مادەم حەو ئاسمانەکەی تر تەوقی ئەم ئاسمانەیان ناو کە ئێمە تیان کە تا ئێستا نەمانزانیوە ئەوڵەکەی لەکوێ و ئەخیرەکەی لەکوێیە، ئێمە ئەکەوینە ناو هەر حەو ئاسمانەکەوە، خۆر و زەوی وان لە ناو هەر حەو ئاسمانەکەیە. ئەم حەو ئاسمانەی کە مەگەر خوا بزانی، ئینشەڵڵا لە کاتێکە باسی ئاسمانەکانمان کرد باسی گەورەی ئەم ئاسمانە ناکەین چەند گەورەیە. ئەم حەو ئاسمانە هەر حەوتیان بە هەرچی کە تایەتی لە چاو کورسیەکەی خوایە، وەکو ئەڵقەیەک وایە لە بیابانێک، وەکو ئەڵقەیەک مستیلەیەک وایە لە بیابانێکە فڕێرابێ لە چاو کورسیەکەی خوایە، کە هێشتا باسی کورسیمان نەکردو ئێمە. و کورسیەکەی خوش کە ئەمەندە گەورەیە هەر حەو ئاسمانەکە لە چاوێک و ئەڵقەیەک وایە لە چاو بیابانێکە، ئەو کورسی خوش لە چاو عەرشی خوایە وەکو ئەڵقەیەک وایە کە لە بیابانێکە فڕێدابێ. ئەمە بە نەسی حەدیثی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێت. ئەم عەرشە گەورەترین مەخلوقە، جا ئەم عەرشە گەورەیە کە هەر حەوت طەبەقەکەی ئاسمان و کورسیەکەی خوا و هەموو مەخلوقاتی خوا لە چاویە،
وەکو وایە ئەڵقەیەک لە بیابانێک ئافرا بێ ئەم عەرشەش وا لەسەر ئاو جاوەرە بێم ئاوەش کەم عەرشەی لەسەر بێت چی ئاوێ بێت و بەهەشت و جەهەنەمیش ئەوەتان لەژێر ئەم عەرشی خوایە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ سەحابەکانی باس کرد ئەفەرمێ عەرشی خوا بەسەر بەهەشتەوە وەکو قوبە وایە بەسەر باقی مەخلوقاتەکان وەکو قوبە وەکو چەتر وایە وەکو سەقف وایە عەرشی خوا وەکو سەقفێک وایە وەکو چەتێک وایە مەخلوقاتەکانی کە هەموو لە ژێریان بەرزترینی مەخلوقاتەکانی خوا عەرشە لە خوار ئەوەوە کورسی خوا دێت اینجا بەهەشتەکان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر داوای بەهەشتان کرد داوای فیردەوس کەن چونکە ناوەڕاستی بەهەشت و لووتکەی بەهەشتیش هەر فیردەوسە جا ئەمە وەکو شێوەیەکی هەڕەمیە بێت بەهەشت وەکو شێوەیەکی هەڕەمی وا بێت اینجا ناوەڕاستەکەی و لووتکەکەیشی هەر لووتکەکەی و ناوەڕاستەکەی هەر یەکشت بن ئەوە ئیلا لە شێوەی مقەبەبا بێ مقەبەب وەکو چۆن چەتر نووکی چەترەکە ناوەڕاستی چەترەکەی و بەرزایی چەترەکەشە بە هەمان شێوە بەهەشتیش ئاوا چۆتە ژێر عەرشی خوا عەرشی خواش وەکو ئەو چەترە وایە بەسەر بەهەشتەوە ئەم عەرشەی کە خوای گەورە لە قورئانە لە 21 جێگای باسی گەورەی و عەزەمەتەکەی دەکات ئەفەرمێ رب العرش العظیم پەروەردگاری عەرش هەر لەو ئاەتەیە هەموو عولەماکانە فەرموون کەواتە خوای گەورە عەرشی دروست کردووە عەرش شتێک نییە هەر هەبوو بێ بەڵکو خوای گەورە دروستی کردووە چونکە پەروەردگاری هەر شتێ پەروەردگاری هەبوو یعنی دروست کراوە عەرشیش خوای تەبارەک وتەعالا خوای گەورە دروستی کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت إذا سألتم الله الجنة فاسألوه الفردوس ئەگەر داواتان لەخوا کرد باشتان باتێ داوای لێ بکەن کەوا فردەوستان باتێ فإنه أعلى الجنة چونکە ئەو بەرزترین شوێنی بەهەشتە و ئەوسەط الجنة و ناوەڕاستی باشە و فوقه عرش الرحمن ڕێک لە سەرو بەهەشتی فردەوسەوە عەرشی خوایە لە سەرو بەهەشتی فردەوسەوە عەرشی خوایە باشە ئەم عەرشەی خوای تەبارەک وتەعالا کە خوا لە قورئانەوە بۆمان باس دەکات گەورەیەکەی بەم شێوەیە بێت لە هەنگی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باس دەکرێت ئەفەرمێت ئەو عەرشە قاچی هەیە پایی هەیە لە فەرمودیەکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمان باس دەکات ئەفەرمێ فإن الناس يصعقون يوم القيامة فأكون أول من يفيق فإذا بموسى آخذ بقائمة من قوائم العرش على من يكم كسم كلا قيامته سربر زكمو بلام كسربر زكمو لقيامته سيركم موسى باوشي كدو بيكي لبايكاني عرشة كاتب عرش باي هي وخواي قربوا ما بعد زكاد أفرمي ويحمل عرش ربك فوقهم يومئذ ثمانية أفرمي عرشك إخوة رجي قيامت كهات لهجلا وهالجلاوة هجد مەلایکەت هەنگێک گەڵێن هەشت مەلایکەت هەنگێک گەڵێن هەشت پۆل لە مەلایکەت هەشت دەستە لە مەلایکەت هەشت جۆر لە مەلایکەت مهم وایە ڕۆژی قیامەت دەم عەرشەکە دێ لە هەشت لاوە هەڵەگیرێت خوای گەورە بۆمان باس دەکات کەواتە عەرش پایی هەیە عەرشێکێکە لە دروستکراوەکانی خوا عەرش گەورەترین دروستکرای خوایە عەرش وەکو چەتر وایە بەسەر هەموو مەخلوقاتەکانی خواوە عەرش گەورەترین شتێکە کە خوا دروستی کردبێت و ئێمە زانی بێتمان ئەم عەرشە خوای گەورە تایبەتی کردووە بە خۆیەوە خوای تبارك وتعالى لسر عرش استواي كردوا علو ابي اثبات كين بو ذاتي الله كوا لسر عرش اثباتي كردوا جاء لمخلوقاتي خوي تبارك وتعالى بلا اجاي لهمو مخلوقات برزيتي غوري خوا لسر عرش خوي وايلناك كوا اجاي له هيك كامله مخلوقات كان نبي علمي خوا لهمو شنكا احاطي بهمو بونور كردوا قدرتي خوا احاطي بهمو بونور كردوا خوي غورج لسر عرش خويتي واو لو حشي كدروسي كردوا كهمو تقديري مخلوقاتي تيانو سيوا خوي تبارك وتعالى لثرو عرشو للاي خوي دايناوا لحديثك كبيغمبر صلى الله عليه وسلم بما بازك فرمي خوي غوري كبشد كدروسي كر قلم بو وتي قلم بنو ثوتي اي پروردگار چي بنو سموتي هر چي كرو ادا حتى قيامت علماء فرمون اما دواي ويك عرشي دروس كردو لثرو عرش قلمك دروس كردو للاي خوي واللوحي كشي دروس كردو بيوتي لوح المحفوظ هر چي كرو ادا لا تاكو قيامت لم لوح المحفوظ يا نسرا او تا للاي پروردگار لاي خوي بلام عرشك لقل او اوي كعرشكي لثرا اما يكم دروس كرا ولا هر هميان كونترك خوي غوري دروس كبي ولا هموشيان عظيم ترى اما كمعلومات بايما جيشت بي لقران ولا سنتي في صلى الله عليه وسلم اما خوي غورتين مخلوق كدروسي كبي عرشي خويتي ولا بيش همو مخلوقاتەکانی کە دروستی کردووە و ئەم عەرشەشی لەسەر ئاوە خۆی دروستکەر و بەدیهێنەری ئەم عەرشەیە گەورەیەکەی بەڕادەیەکە هەر حەو ئاسمانەکە کێمە تا ئێستا ئاسمانێکیمان بۆ کەشف نەبووە کە ئاسمانەکانی کە هەمووی لەمە گەورەترە کە باسێکەکەی ئینشەڵا دواتر هەر ئەو ئاسمانەکە لە چاو کورسی خوایە وەکو ئەڵقەیەک وایە لە سەحرایەکە کورسیەکەی خواش لە چاو عەرشی خوایە وەکو ئەڵقەیەک وایە لە سەحرایەکە ئەم عەرشی خوایە بووە بە چەتر بەسەر هەموو مەخلوقاتەکانی کەوە بەرزترین
مەخلوقاتەکان عەرشە لەسەر و عەرشەوە بەس تەنها ذاتی ئەڵڵا و پەروەردگارە کە ئیستیوای کردووە لەسەر عەرش کە ئیستیوایە لایقە بە ذاتی ئەڵڵا خۆی و ئێمە نازانین چۆنە. هەموو بەهەشتەکانیش ئەوەتان لەژێر عەرشی خوایە، لووتکەی باشتەکان کە فیردەوسە ئەیژۆتان لەژێر عەرشی خوایە. نوری فیردەوس و ڕووناکی فیردەوس لە ڕووناکی عەرشەوەیە، ڕووناکی عەرشیش لە ڕووناکی ڕووی پیرۆزی ذاتی ئەڵڵاوەیە. ڕووی ذاتی ئەڵڵا عەرشی ڕوونا کردوێتەوە، نوری عەرشی خوا لە نوری خوا خۆیەوێتی، نوری فیردەوس و بەهەشتەکانیش لە نوری کێوەیە؟ لە نوری عەرشەوەیە. خوای گەورە ئەمەی دروست کردووە، ئەمە گەورەترین و عەظیمترین مەخلوقێکە کە ئێمە زانی بێتمان دوای ئەوەی شەڵات دێینە سەر ئەوەی کەوا دوای ئەو کورسی چۆن دروست کردووە، لەوح المەحفوظوانە چۆن دروست کراوە، ئاسمانەکان چۆن دروست کراوە. ئەگەر مای ئینشەڵڵا بۆ ئەڵقەیەکی داهاتوو بە خزمەتتان ئەگەین بەپێی توانە محاولە ئەکەین وێنەیەک تابلۆیەکی تەواوەتی لەوەی کە خوا بۆی باسکردوین لە دروستکراوەکانی خۆی کە کەسی کە ئاگای لە من نییە، میلەتانی کە زانست عیلمی مادی ئەمڕۆ هیچی بە من نەگەیشتووە، ئاسمانی یەکەمی بڕ نەکردووە، زانێ ئەو دیو ئاسمانی یەکەم چییە، تا ئێستا نازانێت سنووری ئاسمانی یەکەم کوێیە، لەکوێوە دەست پێکاو لەکوێ کۆتایی دێت. شەڕێتی لەسەرەوە پێشی وایە هەرچی بە چای خۆی نەیبینێت باوەڕ ناکە. مشکلەی عیلمی ئەمڕۆ ئەوەیە 50 زانا کۆ بێتەوە بیر لە دروستکردنی قالوچێکەکەنەوە، زان قالوچێ چۆن دروست بوو، بەڵام کەسی هۆشی بەوە نییە کە بیر لەوەی کە دروستی کردوم قالوچێ چۆن ئاوا دروست کراوە. بیر لەواکەنەوە حەشەراتێ، مێشێ، دەعبایەک، ماسیەک، وشترێ لە بیابانێکە، حیوانێک، دایناسۆرێک کە پێش 9 ملیۆن ساڵ لەسەر ئەرزا ژیاوە، ئەیهێنێ ئەیبات ئەمە کۆندامی هەرسی وا بۆ کۆندامی زاوزەی وا بۆ کۆندامی خوێنی وا بۆ کۆندامی عەسابی وا بۆ ئەیهێنێ و ئەیبا، بەڵام بیر لەوە ناکاتەوە ئەوەی کە بەدیهی هێناوە چۆن ئامی داڕشتووە. ئەمە نەقسێ عیلمی ئەمڕۆیە، بەڵام ئێمە بەرچاوڕۆشنین لەخوا بەزیابێ. خوای گەورە بە چاوڕۆشنی کردوین، هیوادارین انشاءالله بە ئیمانیشەوە بۆ بەرچاوڕۆشنیشەوە مان باتەوە بۆ لای خۆی. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله